بەرزی بەهای دۆلار بازاری شڵەژاندووە. نرخی شمک و خۆراک بەرز بۆتەوە. فرۆشیار و کڕیار بەو بڕیارەی بانکی ناوەندی داد و بێدادیانە چونکە بازار سز بووە. لەگەڵ بەرزی بەهای دۆلار بازاڕیش خاڵیە لە کڕیار. ئەم چا بە چەند بووە 48 ساعتی پێش سێ بەچەند؟ ئەو بە 4.5 بوو، ئێستا بووە بە 5,000. 750 ناچۆتە سەر؟ بەڵێ پارچەی 750 چۆتە سەر. لەگەڵ ئەو بەرزبوونەوەی نرخەیە هۆکارەکەی وەکو تۆ بەچی ئێزان هۆکارەکەی چییە؟ بۆی دۆلارەوە دۆلار کە بەرز بوو ئەمە ڕسقانە هەمی بە دۆلار داخلی عێراق بێ هیچی بە دینار نایێت. براجان پێشتر هەر بە 15 دلار فرۆشتمانە 15 فی 125 بانە کرد بەڵام ئێستا ئەبێ زەربی 45 کەیت ئاوایە نمونەیەکم بێت تەنەکەی ڕۆم لای تۆ 3000 بەچەند بوو پێشتر؟ بە 19000 بوو ئێستا بە 22000 تەنەکەی ڕۆنی چەند کیلۆی بە 23 12 لیتری. ئێستا حالێ ببوونی دۆلار و ئەمیش سەرەکە بەرز بۆتەوە تقریبا لە چا هەفتەی پێشوە 300 بۆ 400 ناریچۆتە سەر. ئێستا ئەم بەیانە لەگەڵ مەیان حیوانەکە خۆم قسەم کردووە هەموو کیلۆیەک هزینە قەپان 450 چۆتە سەر. تەنکێک تەقاوتی وەرگرتووە هاتمەیەم بەشتۆی بەمەوە چی بکەم. سەرۆکی لیژنە هاوبەشەکانی قایمقامەتی سلێمانی دەڵێت ئەوەی پەیوەستە بە دۆلارەوە پەیوەندی بە ئێمەوە نییە، ئەو بانکی ناوەندیە، بەڵام ڕێگەی قۆڕەکاری نادەین، کەس بۆی نییە خۆراک و شمەک بشارێتەوە بۆەوەی بەگران بیفرۆشێتەوە. ئەوەی تێبینیمان کردووە بەرزبوونەوەی نرخ تەنها بەرامبەر بە دینار بەرزبووەوە واتە ئەو کاڵانەی کە یەنە هەرێمی کوردستانەوە کە بەرهەمی ناوخۆنین بە دۆلارە کڕێ بە نرخی دۆلار هیچ کاڵاک لە پارێزگای سلێمانی نرخ گران نەکراوە بەڵام کە دۆلارەکە بەراوردەکەی بە دینار گۆڕانکاری بەسەر نرخەیە بۆ نمونە فەردەیە برنج ئەگەر بە 5 دلار بێ 6000 کردو ئێستا کە گۆڕیتەوە بە هەمان 5 دلارەکە نرخی بەرامبەر بە دینارەکە زیاترەکە بۆیە ئێمە وەکو قایمقامەتی سلێمانی بەچوونی وردەکەین ئەوەی کە پێوەستە بە نرخی دۆلار لە دەسەڵاتی ئێمەیانە بەڵام بە هیچ شێوەڕێگە نایە قۆڕەخکاری بکرێت شوێنەکان دابەخلیان خۆراک بشارنەوە بۆی گرانی لە ناو بازاڕە دروست بێت. دۆلار بەرز بێ و دۆلار نزم بێت زەرمەندی سەرەکی هاوڵاتیانی گیرفان بەتاڵە چونکە لە هەرێمی کوردستان موچە دوا دەکەوێ و قەیرانێکی تااقەت پڕوکێنیش بەرۆکی حکوومەت و خەڵکەکەی گرتوێتەوە. ئاوەر عەلیگەلی کوردستان سلێمانی.